لەگەڵ کۆتاهاتنی سەعاتەکانی ساڵی 2017 و نزیک بوونەوە لە ساڵی نوێ هاوڵاتیان و دانیشتوانی قەزای کەلار هیواخوازن ساڵی 2018 دەستپێکی خۆشگوزارانی و ئاوەدانی بێت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ساڵی کۆتایهێنان بێت بە قەیرانەکان. هەروەها داواکارن لە حکوومەت و پەرلەمانی کوردستان هەوڵی جددی بدەن بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانانەی کە ماوەی زیاتر لە 3 ساڵە باڵی بەسەر هەرێمی کوردستاندا کێشاوە. هیوادارم لە ساڵی 2018دا ساڵێکی پرخێر و خۆشی بێت بۆ ملەتەکەمان، ساڵێک بێت هەموو لایەنەکان هەموو لایەنە سیاسیەکان یەکدەنگ بن لەسەرەوەی کە حکوومەتێکی باش پێک بهێنن، حکوومەتێک پێک بهێنن لەگەڵ بەغداد ڕێک بکەون بۆ ئەوەی لەگەڵ بەغداد ڕێککەوتنێک بکەن بۆ ئەوەی موچە باش بێت و بار و گوزرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرەو باشی بچێت. بەڕاستی چیتر ئەوتوانم بڵێم بەرگەیم قەیرانە ناگرین، قەیرانەکان زۆر سەختن. هیوادارم ئەم ساڵی تازە بێتە هۆی ئاشبوونەوە و تەبایی نێو لایەنە سیاسەکانی کوردستان. هیوادارم لایەنە سیاسەکان بتوانن بە یەکەوە لەگەڵ حکوومەتدا دانووسانی بکەن، لەگەڵ بەغدادا بتوانن موچە و بوچەی ئەم فەرمانبەرانی هەرێم دابین بکەن وەکو ساڵانی 2017 نەبی ئەم ساڵی 2018 بێتە هۆی ئاشبوونەوە و خۆشی نێو لایەنە سیاسەکان و موچە بۆ فەرمانبەران دابین بکەن. هاوڵاتیان دەڵێن لە ئێستادا لە هەموو کات زیاتر هەرێمی کوردستان بۆ تێپەڕاندنی قەیرانەکان و باشترکردنی ژیان و گوزەرانی هاوڵاتیان پێویستی بە کۆدەنگی و یەکڕیزی نێوان لایەنە سیاسیەکانە. هیوادارم ئەم ساڵی 2018 بێتە دەستپێکی ساڵێکی پڕ لە خێر و خۆشی و یەکڕیزی لە نێوان لایەنە سیاسیەکان و بەرنامەیەکی تۆکمە و هەڵوێستی باشیان هەبێ بچن لە بەغا دانیشتن لەگەڵ حکوومەتی عێراقی بەمەستی ئەوەی ئەم گەلی کوردەی پڕ نەهامەتی و قەیراندیدا لەم مەرحەلە و لەم قۆناغا بگوازنەوە بۆ قۆناغێکی تر. یۆنایبەکەی ساڵێکی زۆر ناخۆش بوو بۆ گەلەکەمان. هێمێدەوارم لەخوای گەورە و حکوومەت و پەرلەمان ساڵی 2018 بتوانن لەگەڵ بەغا ڕێک بکەون بودجە بێرن ئەم خەڵکە نەهامەتی ڕزگارکەن. ئێمە خاک وڵاتی خۆمانمان خۆشەوێ، داواکارم لە حکوومەت هاوکاری جددی بچنە کۆبنەوەکان لەگەڵ بەغا ڕێککەون ئەم خەڵکە ئەتل لەم قەیران و نەهامەتی ڕزگاری بێت. ماوەی زیاتر لە 3 ساڵە هەرێمی کوردستان دووچاری قەیرانێکی قوڵی دارایی و سیاسی بووەتەوە. بۆیە هاوڵاتیان هیواخوازن هاتنی ساڵی نوێ دەرەچەیەک بێت بۆ کۆتایی هاتنی قەیرانەکان لە هەرێمی کوردستان و سەرەتایەکی باش بێت بۆ دەستپێکردنی ساڵێکی پڕخۆشگوزارانی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، کەلار.